سەبارەت بە بەرزبوونەوەی نرخی سوتەمەنی ماوەی چەند ساڵێکە بەڕاستی ئەمە هۆشداریەمان داوە لەبەر ئەوەی نابینێ لە کەرتی سوتەمەنیە ڕۆڵی خراپ نەبێ ڕۆڵی باش نابینێ لەم بابەتە بۆیە نرخی سوتەمەنی بە دڵنیایەوە ڕۆژ لە ڕۆژ بەرەو بەرزبوون و بەرزبوونی زیاتری ژەڕۆ. بابەتی نرخی بنزین بابەت ساڵی 2014 حکوومەت تەسلیمی کەرتی بازرگانی کردووە خۆی بۆتە تەماشاکەرێکی ناشرین لە دوورەوە حکوومەت بەڕاستی بەدەست بازرگانان بەدەست سەبارەت بەوەی بنزین چۆن دێتە هەرێمی کوردستان و چۆن نرخەکان گرانە بێت لە ئێستادا شادەماری بنزین بۆ هەرێمی کوردستان ڕێگایەکە کە پێوتێ ڕێگایەکی قاچاق و ناڕەسمی لە حکوومەتی عێراقیەوە کە ئەهێنرێت بنزین ئەو بنزینە بازرگانان وێزگەکانی سوتەمەنی خۆیان ئەڕۆن ئەیکڕن لە حکوومەتی عێراقی و بازرگانی حکوومەتی عێراقی هێنن بۆ هەرێمی کوردستان و لە بەرامبەر ئەوە لە هەموو بازگەیەک پارە ئەدەن و بڕەپارەیەکیان لێ وەرەگرێەوە ئەوانجی خەنە سەر نرخی ئەم سوتەمەنیە و دواتر بە میزاجی خۆیان قازانجێک بۆ خۆیان دانن بەبێ چاودێری حکوومەت لەو کاتەدا نرخەکان بە دڵنیایەوە بەرەو بەرزبوون و بەرزبوونی زیاتر ئەڕواوە هاوڵاتیانیش لەم بابەتە ئەبێ باجەکەی بدەن و کەم تەرخەمی ڕسمی و سەرەکیش لەم بابەتە حکوومەتی هەرێمە. خاڵێکی تریش سەبارەت بەم بابەتە ئەوەیە کە حکوومەتی هەرێم لە ئێستادا ڕۆژانە زیاد لە ملیۆنێک لیتر بنزین ئەدا بە ناو پارێزگای هەولێر و نزیک 200,000 لیترێک جەدا بە پارێزگای دۆک و هەروەها 1 لیتر بە پارێزگای سلێمانی و پارێزگای هەڵەبجە و ئیدارەی گەرمیان و ئیدارەی ڕاپەڕین نادا. واتە حکوومەت ڕۆڵێکی زۆر خراپە بێ ئەبینێ لە بنزین و لە سوتەمەنیە بەبێ چاودێری هیچ لایەنێکی ئیداری ئەم نرخە بەرزە بێتەوە. تەنها وێزگەکانی سوتەمەنی ئەو کەسانی کە بنزین بە هەر ڕێو شێوازێک پەیدا دەکەن ئەیەن هەرێمی کوردستان خۆیان نرخەکە بەرزەکەنەوە بەبێ چاودێری هیچ لایەنێک. واتە حکوومەتی نە ڕۆڵی لە دابەزاندنی نرخی سوتەمەنیە هەیە و نە ڕۆڵی لە بەرزبوونەوەش لە چاودێریکردنی بەرزبوونەوەشە. بازاڕەکە تەخت بۆ بازرگانان و بازرگان بە میزاجی خۆی چۆن ئەو بنزینە پەیاکە چۆن ئەهێنێ دابەشیەکە و ئەیفرۆشێ ئەوە خۆی ئازادە لەم بابەتە.